بوومەلەرزەیەکی سیاسی خەریکە بناغەکانی دەوڵەتی عێراق دەهەژێنێت. دوای 20 ساڵ ڕاستیەکان لەسەر گەندەڵیە زەبەلاحەکانی عێراق ئاشکرا دەبن. دوای زیاتر لە 2 دەیە کۆشکی سپی مەلەفی هاوکاریەکانی ئەمریکا بۆ عێراق هەڵداداتەوە، بەماش بوومەلەرزەیەکی سیاسی لە ناوە وڵاتەدا دروست دەکات. ئەم پرسە قسەکردنە لەسەر دەیان ملیارد دۆلاری خەرجکرا و بۆ پرۆژەی جۆرە و جۆر کە هەندێکیان هەرگیز بوونیان نەبووە. مەلەفەکە پرسیاری جدی دەکات لەسەرەوەی چارەنووسی ئەم پارە زەبەلاحانە بەکوێ گەیشتووە و کێ سوودمەندی سەرەکی بووە. بە جۆرێک ئەم بوومەلەرزەیە گەورەترین گەندەڵی لە 2 دەیەی ڕابردووی عێراقدا کە لە 2003 دەستی پێکردووە ئاشکرا دەکات. مەلەفی سیاسی و گرنگی هاوسەنگی محەممەد عوسمان خالیدی وتەبێژی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ئاشکرای کرد کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ لێکۆڵینەوە لە فایلی ئەو هاوکاریانەی ئەمریکا کە لە دوای ساڵی 2023 درەوە بە بەغدا هەڵکردووە کە خۆی لە بڕەپارەیەکی زەبەلاحدا دەبینێتەوە و بە دەیان ملیارد دۆلار دەخەملێنرێت کە گومانی گەورە لەسەر ئەو پارەیە دروست بووە و بۆ کۆمەڵێک پرۆژە خەرج کراوە کە هەر بوونیان نییە. هەڵدانەوەی ئەم مەلەفە بەرپرسانی ئێستای عێراق ڕوبەڕووی سوپرایزێکی گەورە دەکاتەوە. خالیدی ئاماژەی بەوەش کرد ئەم لێکۆڵینەوەیە ڕەنگە زۆرێک لە هێزە سیاسیەکان تووشی شەرمەزاری بکات چ لە ناوخۆی عێراق یان تەنانەت لە ئیدارەی ئەمریکاشدا، بە تایبەتی ئەگەر دەربکەوێت بەشێک لەو پارەیە بۆ پاڵپشتیکردنی هەندێک لایەن و کەسایەتی چووە لە بریەوەی لە پرۆژەی ڕاستەقینەدا بەکار بهێنرێت. ملیارەها دۆلار بۆ ئاوەدانکردنەوە بێ هیچ چاودێریەک خەرج کراوە. لە دوای لەشکرکێشی ئەمریکا بۆ سەر عێراق لە ساڵی 2023 ملیارەها دۆلاری هاوکاری ئەمریکا بۆ ئاوەدانکردنەوە و پەرەپێدانی ژێرخانی ئابووری و بەرەو پێشبردننی دیموکراسی هاتۆتە بەغدا. بەڵام زۆرێک لە راپۆرتەکان لە نێویاندا راپۆرتە فەرمیەکانی ئەمریکا ئاماژەیان بەوە کردووە کە گەندەڵیەکی بەرفراوان لە چۆنیەتی خەرجکردنی و پارێزا هەبووە بەهۆی خراپ بەڕێوەبردن و گەندەڵیەوە بڕەپارەیەکی زۆر بە هەدەر درراوە. لە ساڵی 2011 راپۆرتێکی نووسینگەی پشکنەری گشتی تایبەتی ئەمریکا بۆ ئاوەدانکردنەوەی عێراق ئاشکرای کرد کە نزیکەی 60 ملیارد دۆلار بەبێ هیچ چاودێریەکی گونجاو خەرج کراوە، بەشێکی زۆری بۆ پرۆژەی تەواو نەکراو یان کۆمەڵێک پرۆژە خەرج کراوە کە هەر بوونیان نەبووە. خالیدی وتیشی ئەو پارانە لە ماوەی حکوومەتەکانی پێشوو هەروەها حکوومەتە خۆجێیەکان خەرج کراون، هەر بۆیە ڕەنگە لێکۆڵینەوەکان وردەکاری گرنگ دەربارەی خەرجکردنەکە ئاشکرا بکەن بەوەی ئایا ئەم هاوکاریانە بۆ پرۆژەی ڕاستەقینە یان بە شێوەیەکی نایاسایی خەرجکراوە و بە هەدەردراوە. ئاماژەی بەوەش کرد ئەوەی لەم مەلەفەدا گرنگە ئەوەیە کە ڕۆشنایی دەخاتە سەر بڕیەوە هاوکاریانەی کە لەلایەن پارێزگەکانی عێراقەوە وەرگیراون و لە چۆنیەتی بەکارهێنانی ئەو پارانەش دەکۆڵێتەوە. بەمەش دەردەکەوێت کە بەشێکی زۆری ئەو هاوکاریە بە شێوەی پێویست نەگەیشتۆتە هاوڵاتیانی عێراقی. ڕۆهەندامنیەکان و کاریگەریەکانی چین خالیدی لە درێژە قسەکانی داوتی ئاشکراکردنی دەیان هەزار بەڵگەنامەی کۆشکی سپی ئەوە دەخاتە ڕوو کە کێ ئەم هاوکاریەی وەرگرتووە و لە چیدا خەرج کراوە. هەروەها حساباتێکی وردیە و یارمەتیانە دەکات کە بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵ درەوە بە عێراق. بەم شێوەیەش دەست نیشانکردنی ئەو لایەن و کەسانەی کە ئەم پارەیان وەرگرتووە هەزاران پرسیار دروست دەکات بەوەی بەم پارە زەبەلاحە چی کراوە، کێ سوودی لێ وەرگرتووە، ئایا لایەنی ئەمریکی چاوی لە گومانی گەندەڵی دارایی و کارگەڕی لە پرۆژەکانی واشنگتۆندا کوێر کردووە. خالیدی هۆشداری دالەوەی کە ئاشکراکردنی ئەو لایەنانەی هاوکاریەکانیان وەرگرتووە دەبێتە هۆی گۆڕانکاری لە هاوپەیمانیە سیاسیەکان و تەنانەت ئەمنیەکان لە ناوخۆی عێراقدا، بە تایبەتی ئەگەر بسەلمێنرێت کە هەندێک لایەن ئەم پارەیەیان بەکارهێناوە بۆ بەدەستهێنانی نفوس و کاریگەری زیاتر لە بری جێبەجێکردنی پرۆژەکانی گەشەپێدان. ئەنجام پەرلەمانەکەی پێشووی عێراقەوەشی ئاشکرا کرد ئەگەر ئەم مەلەفانە هەڵبدرێنەوە زانیاری زۆر ئاشکرا دەکرێت. ئەوەش دەبێتە مایە شەرمەزاری بۆ زۆرێک لە کەسایەتیە سیاسیەکان و هێزەکانیان. ئەمەش دەکرێت پاڵ بە واشنگتۆنەوە بنێن بۆ دووبارە هەڵسەنگاندنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا، بە تایبەتی ئەگەر سەلمێنرا کە ئەو پارەیە لە شوێنی هەڵەدا خەرج کراوە یان بۆ ئەو لایەنانە خەرج کراوە کە بە ئاشکرا لە ماوەکانی ڕابردوودا هێرشیان دەکردە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا. ئەم هەنگاوەش بەمانەی گۆڕانکاری لە شێوازی مامەڵەکردنی ئەمریکا لەگەڵ عێراق تێت چ لەسەر ئاستی پاڵپشتی دارایی و سیاسەتی دەرەوە بەگشتی، بە تایبەتی ئەگەر ئەنجامەکان بۆ ڕایگشتی ئەمریکا شۆکهێنەر بن. ساڵانە عێراق لە لیستی وڵاتە گەندەڵەکان لە کۆی 180 وڵات پلەی 140 گرتووە بۆ ساڵی 2024 کە ساڵەکانی پێشوو لە ڕیزی دەوڵاتە هەرە گەندەڵەکەی جیهان بوو. بە هەڵدانەوەی بەلەفی هاوکاریەکانی ئەمریکا بۆ عێراق دەرگا لەسەر گەندەڵیەکانی بێوێنەیە وڵاتە دەکرێتەوە کە هەرخۆی لە بەهەدەردانی هاوکاریەکاندا نابینێتەوە. بەڵکو هەندێک لە راپۆرتە نافەرمیەکان باس لەوە دەکەن کە عێراق لە دوای ساڵی 2023ەوە
نزیکەی 400 بۆ 600 میلیارد دۆلاری بەهەدەر داوە و لەلایەن بەرپرسانەوە براوەتە دەرەوەی وڵاتەکە.